بۆچی ناوینا ڕوح نەیفەرمووی ينزل الملائكة بالوحي فەرمی ينزل الملائكة بالروح چونکە وحی ڕوحە وحی بریتێ لە ڕوح بەڵام ڕۆحی ڕوحە و ڕۆحی دڵە چۆن لاشەمان پێویستی بە ڕوحەکە بۆی ئەو لاشەیە بژیت هەڵسێت دانیشێت قسە بکە بخەوێت بێت بچێت دڵیش پێویستی بە چی هەیە پێویستی بە ڕوحێک هەیە بۆ ئەوەی زیندوو بێت بۆ ئەوەی زیندوو بێت چۆن لاشە بێ ڕوح ناژیت ئەو ڕوحەیکە لە سچی دایکمان داین خوای پەروەردگار دەینێرێتە بەر ئەو لاشەیە و زیندوو دەبێت و هەر کاتێکی کە ئەو ڕوحە لە لاشەمان هاتە دەرەوە تەواو ئێمە کەسێکی مردووین بە هەمان شێوەش ڕوحێکی تری هەیە خوای پەروەردگار بۆمان دەنێرێ کە بریتیە لە وەحیەکەی خۆی ئینجا ئەو ڕوحەیکە بۆ لاشەیە ئەوە لە ئیختیاری خۆماندا نییە ئەوە لە هەڵبژاردننی من و تۆ نییە خوای گەورە خۆی دەتکاتە ڕوح لەبەر بەڵام ڕوحەکەی دووەمیان ئیختیاریە ئایا ڕوحی دووەمیشت دەوێ یا ناتەوێ دەتەوێت تەنها لاشەت زیندوو بێ یا دڵیشت زیندوو بێت زۆرینەی خەڵق وما أكثر الناس ولو حرصت بمؤمنين زۆرینەی خەڵک هەرچەندە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام حەریصیش بێ لەسەر ئیمان هێنانیان ئیمان نهێنن تەنها زیندوێتی لاشەی دەوێ وا دەزانێ مرۆڤ یعنی لاشە و بەس ئەو لاشەی تۆ تەندروست بێ ئەو لاشەی تۆ جوان بێ ئەو لاشەی تۆ دوور بێ لە نەخۆشی ئەنواع ڕیاضە بکە ئەنواع خۆراکی باش بخۆ هەر شتێک کە زەرەری هەیە بۆ لاشت خۆتی لێ بە دوور بگرە ئەنواع دەرمان بەکار بێنە کە تۆزێ ناڕەحەتیت بۆ هات بۆ لاشت خزمەتی جسم و لاشەی دەکات بەڵام نازانێ ئەی مرۆڤ تۆ بە ڕوحت مرۆڤی نەک بە لاشت قیمەتی تۆ کەسایەتی تۆ بەهای تۆ وەزنی تۆ بە لاشەکەت نییە بە ڕوحەکەت ئەمڕۆ بەداخەوە قیمەتی مرۆڤەکان وای لێ هاتووە لای هەندێک خەڵک لاشەیە بە تایبەتی بەشی ئافرەتان لاشەیە